سڵاوی خواتان لێ بێ خۆشەویستان خۆشحاڵم لەم دەرفەتەوە لە بەرنامەیەکی تایبەتدا پێتان دەگەمەوە کە بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە یەکێک لە دەستگا دیارەکانی هەرێمی کوردستان کە ویش دەستگای نووری حکمەیە بۆ پەروەردە و ڕۆشنبیری یەکێک لەو دەستگا دیارانی کە خزمەتێکی زۆری بە زانستەکانی قورئان و زانستە شەرعیەکان کردووە لە زۆربەی شار و شارچەکان لقی هەیە و چەندین فێرخوازی هەیە و کۆمەڵێک مامۆستای بەڕێز لەم دەستگایە توانیویانە ڕۆڵیان هەبێ و چەندین خوێندکار پێ بگەێنن و ئەگەر ئێمە ببینین ڕۆژانە خەڵک خەریکی کاروباری دنیا و خۆسەرقاڵکردنە بە شتەلاوێکیەکانەوە بەڵام لێرە کۆمەڵێک مامۆستا هەن بە تایبەتی مامۆستای ئافرەت کە ئەمڕۆ دەیانجوێنین لە خزمەت قورئان و لە خزمەت فێرکردنی قوتابیەکاندان بۆ ئەوەی کە زیاتر شارەزا بن لە قورئانی پیرۆز لە فەرمودەکانی پێغەمبەر لەو زانستە دینیانەی کە هەیە و لە هەمان کاتیشدا گرنگی بە بواری پەروەردە و ڕۆشنبیری دەدەن. ئەمڕۆ چەند مامۆستایەکتان بۆ دەدوێنین چەند قوتابیەکتان بۆ دەدوێنین و دەکەین لەگەڵمانە بن بۆی زیاتر لە کار و چالاکیەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە شارەزا بین و بزانین ئەو چالاکیانە یاخود ئەو کاروبارانی کە ڕۆژانە لەم دەستگای بەڕێوە دەچێت بە چ شێوازێکە. وأما القاسطون وأنه لما قام عبد خۆشەویستان یەکێک لەو مامۆستا بەڕێزانەی کە لە دەستگای نووری حکمەیە و چەند ساڵێکە لە خزمەت فێرخوازاندایە لێرە لەگەڵمانایە و بەس لەو قیرائات دەکەین لە بەرەوەی مامۆستای قیرائاتە ئەویش خاتو نەخشین محەممەدە و دەچینە لای خۆی خاتو نەخشین سڵای خوارد لێ بم کاتت باش زۆر سپاس دەکەم مەمنون باسم بۆ بکەی لە کێک و ئەزمونت لێرە هەیە و خۆش بناسێنی لەگەڵیا بۆی هەرچەنە من ناوەکەشتم وت بەڵام بۆی بزانین لێرە چوانەی گەڵی نەخشین محەممەد بەرپرسی لە قیسلێمانی لێرەش مامۆستای قیرائەم. باشە چەندێکە بێ لێرەی وانە ئەڵێیتەوە. بسم الله الرحمن الرحیم. حەمد و سەنا و سوپاس بۆ خۆی پەروەردگار، سەلات و سەلام بۆ ژیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڕاستی دەستگای نووری حکمە دەستگایەکی ڕۆشنبیریە، دەستگایەکی عیلم و زانست و زانیاریە و ماڵی هەمووانە بە حەقەت ئێرە شوێنێکە هەموو بەشەکانی تیا جێگە ئەبێتەوانێ هەل لە قیرائە هەل لە تەجوید هەل لە پەروەردە واتە هەر کەسێ ئەوە مناڵەکەی پەروەردە کات بینێرێ بۆ ئێرە مناڵەکەی بەو شێوەیە ئەبێت کە خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوایان لێکردو و ویسیانە سەریتی. باشە دادە نەخشین یاخود مامۆستا نەخشین لە کێکەوە لێرەی ئەو ڕۆژانە چەندێک کات لێرە بەسەرە بێ چەند خوێندکارت هەیە؟ بەڵێ ڕۆژانە لێرە من ڕۆژانی دووشەمان لێرەم دوو ئوسترەتە لەبەم هەیەیان ئوسترێکی نێوجوانان و ئوسترێکی گەورەکانیش لەبەرەوە کاتم بۆ بگەڕێتەوە بەیانی بە ڕۆژێکە دێم هەردوو ئوسترەکە بەیەکەوە ئەڵێمانێ. باشە دەڵێن ماشەڵڵا ئافرەتان زیاتر لە دەستگاکانە هەن و بەپەرۆشن بۆ فێربوونی زانستەکانی قورئان ئەمە وایە ینی بۆ ئەزمونی کە خۆتان هەسان بووە؟ ئەلحەمدولیلا یعنی ئێرە هیچ ڕۆژە چۆڵ نییە هەموو ڕۆژێ پڕە لە خوێندکار و لە گەنجانی تازە پێگەیشت و کە ڕۆکەنە ئێرە بۆ وەرگرتنی عیلم و زانست و زانیاری مامۆستاکانی سوپاس بەخوای گەورە خۆبەخشانە دێن لێرە هەم عیلم وەرەگرن هەم ئەو عیلمی پێیانە ئەی بەخشنەوانێ لێرە بە ئەو ئەوانەی کە هێنە ئێرە. باش وەکو خۆت چەند تەلەبەت هەیە و تەمەنیان چۆنە؟ خۆم هەروەکو پێم وتی نزیکەی 12 تەلەبەی نەوجوانانم هەیە تێگەی لە پۆلی 9 تا 12 دوای ئەوانیش گەورەکان گەورەشی تایە و نەوجوانیشی تایە. مامۆستا نەخشین کەسێک کە بێ دەست بکات بە قیرائات ینی وەکو خۆمان نەزانین چەند قیرائاتێکمان هەیە باسمان لەو بۆ بکەی چۆنە بێ دەست پێ بکای خودت کام قیرائات هەڵبژێرێ بۆ ئەوەی کە کەسێک بە پەرۆشە بۆ خوێندنی قیرائاتەکان لێرەوە شارەزان. سەرەتا کە یەیتە ئێرە بە جوزی ئەمە دەست پێکەی باشە ینی بە بڵین پرسیارەکەمان وا بێ ئایا چۆن ئەبیتە مامۆستای قیرائە لێرە یاخود چۆن نەتوانین دەرس بڵیتەوانێ. کەی تێرە سەرەتا بە سوورەی بە جوزی ئەمە دەست پێکەی جوزی ئەمە تەواوەکەی ئیمتیحانێک دەدەی باشە لەم ئیمتیحانە دەرەچی ئەچیتە جوزی تەبارەک جوزی تەبارەکیش تەواوەکەیت و ئیمتیحانە دەی ئەنجا لێرە ئەچیتە بەشی قیرائە بەشی ختمکردن ئەوانش کە مامۆستان و ئەتوان لێرە دەرس بڵێنەوانێ دوای ئەوە کە جوزی ئەمە تەواو بوو کە جوزی تەبارەکی تەواو کرد ئیمتیحانێکی مامۆستایی ئەکرێ باشە کۆمەڵە مامۆستای بەڕێز دائانیشتنی ئیمتیحانی ئەکەن مامۆستاکان ئەبن بە جارێک ئەم تەلەبە بێ و جارێکیش مامۆستاکان تەلەبە ئەبن بەم شێوەیە تاقیەکەنەوانێ و ئەگەر لەم تاقیکردنەوەیە دەرچوو ئەو کاتە ئەم بێتە
مامۆستای قیراءە ئەمە بۆ کەسێکە بێتە مامۆستا بۆ تەلەبێت کە بێ قیراءات بخوێنێت کەسێکە بێ قیراءات بخوێنێ بە هەمان شێوە جوزی ئەمە تەواوەکە ئیمتحانێکەدا دەرەچێ ئیتر لێرە هەڵسەنگاندنی بۆکەن جاری وایە دەرناچێ ئەگەڕێن دێتەوە دوسێ سوورە جاری وایە دەرەچێ یەکسەر دوای ئەوە جاتە سەر جوزی تەبارەک جوزی تەبارەکیش بە هەمان شێوە ئیمتحانەدا دەرچوو بەسەرکەوتوی ئەچێ لە بەقەڕۆ دەست پێکە بۆ ختم مامۆستا نەخشین گرنگی قیراءات لە چیە ینی زۆر کەس دەڵێ من خۆم قورئانە خوێنم پێویستم بەوەریە بێمە دەستگای یان کەسێک فێرم کە بۆ ئەوی زیاتر شارەزابی لە گرنگی قیراءات ڕێنماییتان چی بۆ کەسان بەڵێ ئێمە ڕێنماییمان ئەوەیە بۆ کەسانی کە خۆیان ئەڵێن ئێمە لە ماڵەوە قورئانە خوێنین قەت ئەوە دروست نییە لەبەرەوە بەڵگەشتمان ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام مامۆستا هێبووە کاتە کەسێ بتوانێت خۆی قورئان بخوێنێ و ئەم قورئانەش بگەێنێ بە خەڵکی خەیرکم من تعلم القورآن وعلمه ئەبێ خۆی مامۆستاشی هەبێت و خۆشی تەلەبە بێت ئەگەر خۆت بەردەوام ئەو عیلمە وەرنەگری ناتوانی بەردەوام ئەم عیلمە بگەێنی ڕەنگە بە هەڵەش بخوێنیت لەبەر ئەوە ئێمە قورئان خوێندن هەر قورئانەکە نییە بە تەنها تەجویدەکەش لەگەڵیاتی کە تۆ تەجوید جوان نەزانی قورئانیش ناتوانین جوان بخوێنیتوانێ کاتە لێرە هەچ کەسێ بێت ئێرە بێبەش نابێت لە هەمووی هەم لە پەروەردەیەکە هەم لە قورئانەکە هەم لە تەجویدەکە باشە کەسێک تا چەند قیراءات ئەتوانیان تەلەبەتان هەیە هەردە قیراءاتێکی خوێندبێت هەست کەس ڕەغبەتی خۆیەتی بەڵێ هەمانە توانای تەلەبەکەش کەوتووە بەشی حیفزمانەیە بەشی حیفزمانەیە مەجموعەیەک بەس دانیشتون کە زیاتر زیرەکن زیاتر حەزەکەن قورئان لەبەرکەن توانایان هەیە ئەوە بەس کە دەستیان پێکرد یەکسەر بە حیفز دەست پێکەن هیوای ئەتوانێت بەس قیرائی حەفز تەواوکات و ئیتر قیراءەکانی کە نەخوێنێ باشە هیواشەیە حەزیلێتی هەردە قیراءەکە تەواوکە ئێستا الحەمدوللا چەند مامۆستامانەیە کە لێرە خاوەنی هەردە قیراءەکەن باشە مامۆستا نەخشین پێمان وایە هیچ کەسێک بزانێت قورئان بخوێنێتەوە ئیتر توانێت بێ بۆ مامۆستای قیراءات ئەمە بەم شێوازەیە لە دەستگای نووری حیکمان ئەوە تا پێویستە ئەو مامۆستایی کەوانە بە فێرخوازەڵێتەوە لە ئاس ئەو بەرپرسیارەتیە بێ ئەو زانستە بتوانێت بە جوانی بگەێنێ بە خوێندکارەکانی بەڵێ هەروەکو سەرەتا بۆ باس کردی یعنی ئێمە لێرە هەموو کەسێک ناتوانێت قورئان بڵێتەوانێ لەوانێ لە شوێنانی کە هەر کەسێک خۆی تۆزێ قورئان بزانێ بتوانێت کۆمەڵە تەلەبە کۆکاتە و قورئانیان پێ بڵێ بەڵام نە لێرە بەرنامە هەیە هەروەکو پێم وتێ بێ و کەسە خۆی جوزی ئەمە تەبارەکی تەواو کردبێ ئیمتحانیا بێت و ئیمتحانی مامۆستایەتیشی کرد بێت باشە ئەجا خۆشی بەلایانی کەمەوە 15 جوزە قورئانی خوێند بێ یا لە سەرەتاوە قورئان خوێنێکی باش بێ ئەو کاتە ئەتوانین تەلەبی بدرێتە دەر بەس تا ئیمتحانی مامۆستایەتێکەکەنەکە لێرە توانین تەلەبە وەرگێت زۆر جار دەوترێت ماشەڵڵا ئێرە زۆر قەرەباڵغا ینی ناتوانرە جاری وایە تەلەبەی تر وەرگیرێ بەڵام ئەوەندەی هەیە توانراوە لە شوێنەکانی تریش لق بکرێتەوە ئەو گرفتانە چێ بۆ ئێوەیەتە بەردەم مامۆستاکانیان ئەگەر گرفتێک هەبێ والله الحەمدولillah ئێرە ڕۆژانە ئەو دایک باوکانی کە حەسکن مناڵەکانیان پەروەردە بێ پەروەردەیەکی قورئانی حەسکن مناڵەکانیان بەو شێوە پەروەردە بێ کە خوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای لێکە تەمان ڕۆکەنە ئەم شوێنانە اینجا ئێرەش لەبەرەوەی زۆر قەرەباڵغا چەند لقێکی کە کراوەتەوانێ الحەمدولillah بەردەوامیشە ئێستاش هەر لە ئەوەی کەینانێ بە ئیزنی خوای گەورە بەڵێ ئەگەر لقی کە بکرێتەوە لە شوێنی کە خێرخوازان هاوکارمان بن ئینشەڵڵا کار خێرخوازێک بەشدار بێت لە ئەم کردنەوەی ئەم لقانە طبعا ئێستا هیوایە لە بەکرەجۆدە هیوایە لە ڕاپەڕینەوەدە هیوایە لە ئازادیەوەی ئەگەر ئەم شوێنانە پەرە بسێنێت و لقی کە بکرێتەوە لەو شوێنانە هەم ئێرە ژۆنە قەرەباڵغ نابێ هەم بۆ ئەو فێرخوازانش ئاسانترە بێت دەستەکان خۆش بە زۆر سپاسکەی مامۆستا نەخشین بۆ دەستان ساو بێت غدنا غدا غدق لنفتنهم فيه ومن فيه خۆشەویستان لێرە چەندین مامۆستا هەن کە لە بواری جیاوازی زانستی قورئان داوانە دەڵێنەوە یەکێکیش لە مامۆستایانی کە لە بواری تەجویدا مامۆستایە مامۆستا مەهاباد عوسمانە دەچینە لای بۆ بزانین شێوازی وانەوتنەوەکانی تەجوید لە نووری حیکما چۆنە مامۆستا گیان سڵای خوات لێبێ مامۆستا گیان لە کێکەوە تەجوید دەڵێیتەوە وڵی من ئەم هاوینە دەسم کرد بە تەجوید وتنەوە لە ڕاستیە تەجوید بابەتێکە زۆر زۆر پێویستە بۆ هەرچی خوێندکارێکەیە بۆ ئەم سنتەرە چکە ئەبێ بە تەواوەتی شارەزا لە بواری تەجویدا شارەزایی پێ بکات بۆی بتوانێت لەگەڵ قیراءەکە بێ گونجێنێت و
زیاتر لە بابەتی قراءەت تێبگا لە قورئانەکە تێبگا. مامۆستا خۆ چەند ساڵت پێش و تا بەتەواتی شارەزایت هەبوو لە تەجویدە دواتر بوویتەوە بۆ مامۆستا و بتێ خزمەت لەم بوارەیە بکەی بە فێرخوازان؟ من وەکو خۆم وەکو خوێندکارێک وەکو تەلەبەیەک لەم سەنتەرە لە 2016 دەستم پێ کرد. تقریبا 2020 اینجا توانیم ئیجازەکەم بەدەستێنم. دوای ئەوەش قیراءەترم خوێند و دوای ئەوەش اینجا بەسەر خۆم یعنی لە بواری لغەی عەرەبیە تۆزێ شارەزاییم هەبوو لەبەرەوە حەزم کردوانەی تەجوید بڵێمەوە ئەم هاوینە داوام کردوش. وانی تەجوید ئاسانە یانەوە تا زانستێکی زۆر قوڵە؟ بەڕاستی زانستێکی قوڵە و وردەکاری زۆری تایە و ئاسان نییە، ینی ئەوەی کەیەتە ئەم بوارەوە دەست پێ ئەکات هەرچەند زانیاری پێ بێ هەوڵبات زیاتر شتی تری بۆ کەشفێ بۆ شارەزای تر پێیاکات. ئەوەی دیقەتم مامڕۆ لێرە تەلەبەکانت نەوجەوانن لەگەڵ منداڵانە، ینی بەچ تەمەنێک ئەڵێیتەوە یان چەند تەلەبەت هەیە؟ ئەم تەلەبانەی کە ئێستا لێرە دانیشتون تەلەبەی تەجوید نین، ئەمانە تەلەبەی قیراءەن. بەڵێ من تەجویدەکەم قاتعنی هەردووانێک ئەڵێیتەوە لە هەمان بەس ئێستا کاتی تەجویدەکەم نییە. تەجویدەکەم لە سەعات 20 دقیقە دەست پێکات لە قاتی سەرەوەیە. تەلەبەی پۆلی 12 و 11 و 10 و کۆمەڵێ لە مۆزەفینیشیان لەگەڵیان هەیەە قانونی تەواو کردووە هەیەە هەندەسەی تەواو کردووە لەگەڵیانە دانیشتون هاتوون کە سوکاری تەلەبەکانن ئەوانیش حەزەکەن بەشداری بکەن و لەگەڵیانە هەر بۆ شارەزایەکی خۆیان. بەڵێ بۆ شارەزایی خۆیان و دانیشتون لەگەڵیانە. کاتێک دەستەکەین بە قورئان خوێندن تا چەندە گرنگە لە تەجویدەوە دەست پێ بکەین، یعنی بۆی مانای وشەکان وەکو خۆی بڵین، بۆی هەڵەیەک نەکەین دوور بێ لە جاتی و خێرمان بە بنووسرێ بەعکسەوەیان بە پێچوانەوە بژێ. لێرە لەم سەنتەرە لەگەڵ دەستپێکردنی قیراءات تەلەبە بەرەبەرە کۆمەڵی وردەکاری تەجویدی فێر ئەکرێت. یعنی هەر لەگەڵ جزئی عامە فێر کرا لێرە لەگەڵ یا کۆمەڵی ڕێسا و یاسای تەجویدی فێر ئەکرێ. ئەمە بڵێن وەکو دەرسێکی خصوصینە، بەڵام وەکو دەرسیش ینی مناڵان دەرسی تەجویدی تایبەتی خۆیانیان هەیە، تەجویدی ئاسانیان پێ ئەوترێت. کاتە پێ قۆناغەکانی جیاکراوە؟ بەڵێ بە پێ قۆناغەکان تەجویدی ئاسان بە مناڵان ئەوترێت بەرەبەرە کە قۆناغەکان سەرکەوت لەگەڵیا تەجویدەکە گۆڕانکاری بەسەرایە و وردەکاریەکانی زیاتر ئەو کاتە دەرەخێت. مامۆستا منهەجی تایبەتتان هەیە بۆ وتنەوەی ئەموانانە؟ وەکوتم منهەجی تایبەت بۆ مناڵان پێ ئەوترێت تەجویدی ئاسان. ینی کراوە بە کتێب بۆ قۆناغێک جیاوازە؟ بەڵێ کراوە بە کتێب و منهەج و مامۆستای تایبەتی بۆ دابین کراوە ئەیڵێتەوانێ. بەڵام بۆ گەورەکان تەجویدی مصەوەرمان هەیە، دکتۆر ئەیمن سۆیدە، ئەوە زیاتر ئەوە بۆ گەورەکان بەکارهێنینەوە. مامۆستا بۆ ئەوی کە بەتەواوەتی شارەزابی لە تەجوید چەندێک ماوەت پێویستە، وانەکان چۆنە خوێنرێ، خۆت ڕۆژانە لێرە چەند شەمان لێرەی؟ من خۆم لەبەرەوەی یعنی مەرجی دەرچوون بەدەستهێنانی شەهادە لێرە ئەبێ ئەو کەسەی شەهادەی هەیە شەهادەی تەجویدیشی هەبێت. یعنی ئیمتیحان ئەکرێ لە 100 پرسیار ئیمتیحان ئەکرێ ئەوەی کە لێرە ئەو شەهادەی نەبێت شەهادەی ئیجازەی قورئانیشی پێ نادرێت. لەبەرەوە یعنی ئەوەی کە لێرە ئیجازەی قورئانی هەیە ئەو شەهادەیەشی هەیە. جا ئەو معلوماتێکت بۆ دابینە کاتی تر ئەگەر بتوێ بچیتە بوارەکەش و دەستکەی بەوانە وتنەوە ئەو کاتە زیاتر ئەبێ یعنی بچیتەوە دەست پێ بکەیتەوە بە خوێندنەوە و وردەکاریەکان خوێنیتەوە بۆی بتوانانی هەوەی کە پێویستە بیگەێنی بۆ تەلەبانەکە یێنوەسن. مامۆستا تاقیکردنەوە و هەڵسەنگاندتان هەیە بۆ خوێندکارەکان کاتێک وانیان پێڵێنەوە؟ تقریبا هەر ماوە بە ماوە کاتی تاقیکردنەوەیان بۆ دیاریەکەین، چکە ئەگەر وازی لێ بێنین کەڵەکە ئەبێ و معلوماتەکەش زۆربەی کات تاقیکردنەوە وەکو هەڵسەنگاندنێک وەکو هاندانێک بۆی تەلەبەکە زیاتر بخوێنێت. مامۆستا کەسانێکان زۆر بە قورس ێزان تەجوید، یعنی وا ئەکە ئەمە کە ڕەنگە بڵێن ئیتر من نامەوێت زانستی تەجوید بخوێنم، ئەمە بەڕاستی ڕاستیان کەسێک چۆن بتوانێت هەنگاو بنێ بۆ فێربوونی ئەم زانستە گرنگە کە بۆ خوێندنی قورئانی وانە یعنی قورسیەکەی لەو ڕادێنیە کە لە توانای ئینسانانە بێت. لەبەرەوە هەر کەسێک یعنی معلوماتێکی کەمی هەبێ بەرەبەر ئەتوانێت معلوماتەکانی زیاکات. لەبەرەوە کە معلوماتەکانی بەرەبەر زیایکرد شەر نییە هەموو معلوماتەکە بە یەک جارە و کەسە وەرگرێت، لەوانەیە لە دوورۆ وا دەرکەوێت بەڵام کە قۆناغ بە قۆناغ لەگەڵ یا ڕۆیشت و هەوڵی بۆیە ئەو کاتە شتەکە ئاسانە بێ و لی تێگات. مامۆستا لە هەر دەستگاکە ئیشکی لەگەڵ هەر قۆناغێکە ئیشکی کۆمەڵێک دەرفەت هەیە، کۆمەڵێکیش بربەست هەیە. دەرفەتەکان چین بۆ خوێندکار لێرە کاتێ ئێوە زانستی تەجوید بخوێنێ و بربەستەکانیش چین، ئەو کێشانە چییە بۆ قوتابی هەیە ئەگەر هەبووە باشترە بوو؟ دەرفەتەکان لێرە یعنی بەڕاستی لەم سەنتەرەیە کۆمەڵێ مامۆستا لە خۆبوردوانە یعنی هیچ دەستکەوتێکیان دەست ناکەوێت لە کات تەنها دەستکەوتە قیامەتەکەیان بەس لەبەر خوایە
يعني ئەوە دەرفەتە بەڕاستی بۆ هەموو کەسێک کە بێ یعنی ئەگەر کەسێک خبرەیەکی هەبێ شارەزایەکی هەبێ بەڕاستی گوناحە ئەو خبرە و شارەزایی نێ لێرە بەکاری نێنێ و ئەو دەرفەتە بۆ خەڵکێک لەبەر خوا لە پێناوی خواگەر بێ یعنی بەڕاستی خوا لە خۆی ڕازی کات ڕێگرەکانیش زیاتر ئەوانەی کەیەن بۆ ئێرە کاتی دەوامیان گونجاو نیە لەگەڵ دەوامی سنتەرە کاروباری ئەم لاولایتریان هەیە ڕێگەی هاتوچۆ گرانە بۆیان لە شوێنی دوورەوە جاری وا هەیەیان یعنی زیاتر ئەوانە بەڕێی من. باش خۆمان زۆربەی جار بەهانە ئەهێنینەوە بۆی کە لە شتێکا شارەزانە بینیان ئەوە تا نەچین بۆ شوێنێک لە کاتێکا زۆرێک لە خانمان بەتاڵن کاتی یان زۆرە ئامژگاری چێ بۆیان چۆن ڕووبکەنە ئەم شوێنانە تا چەندێک گرنگە ئەم مامۆسانە ئەبینن ئەم شێوازە دەرسانە بۆ ئەیان ینی ئەوان نەوەیەک پێ ئەگەێنن بۆیان گرنگ بێت. وەڵاهی من بەڕاستی ینی لەگەڵ ئەوەیان خانمان ئەوانەی کە ئیشیان نییە بەڕاستی گوناحە ئەو کاتە جوانانە بە خۆڕایی و بە فیڕۆبن بە کۆمەڵێ شت کە لە ماڵەوە جاری وا هەیە یعنی هەنێک شت هەمووی دووبارەی لەگەڵ ئەم سەردەمایە کۆمەڵێک شت هەیە کە هەمووی لەوانەیە زەرەری زۆر هەبێ لە سوۆشیال میدیا و لە تەلەڤیزۆن و لە نازانم ئەم شتانی کە لە دەوروبەرمان هەیە بە زۆرم لێ هاتوۆتە ناو ماڵەکانمانەوە بەڕاستی کاتێکی زۆرمان لێ بە ئەگەر لە خۆبردووانە بیر نەکەینەوانێ و هەوڵ نین ینی مستەقبلێکی قیامەتی بۆ خۆمان دروستکەین بەڕاستی ئەو شتانە زاڵە بن بەسەرمانە و هەم شەیطانیش لەولاوە یعنی ڕۆڵی خۆی ئەبینێت لەبەرەوە ئینسان سەیری دەوروبەرکە بزانی دنیا هەر ئەوە نییە یعنی بۆ هەموو کەسێک کۆتاییەک لەبەرەوە حەقە بەڕاستی بیر لە ئەمە بێجگە بەوەی کە بۆ قیامەت سوودی هەیە بۆ ئەم دنیاە بەڕاستی پەروەردەیەکی جوانی مناڵەکانمان زەڕورە لەم سەردەمەی کە ئێستا دەوروبەرمان پڕ بووە لە خراپە و لە با بڵێن شتانێک کە کاریگەری لەسەر هەڵسوکەوت و ڕەوشی مناڵەکانمان هەیە بەڕاستی پێویستە هەموو دایکێک هەموو خوشکێک هەموو ئافرەتێک بیر لەوە بکاتەوە. دەستخۆشەوە مساگیان لەوانە کەمان کردی بەڵام دڵنیام ئەم بابەتە زۆر زۆر گرنگی هەیە بۆ بینەران و بیسەرانمان لێرەوە دەسەکان سەرچاو لە شتان ساغ بێ و سەرکەوتو بن. جهنم مهاد ومن فوقهم غواش من فضل فذوقوا العذاب بما كنتم تكسبون. بەڕێزان یەکێک لە خوێندکارەکانی دەستگای نووری حکمە کە ماوەیەکی زۆرە لێرەیە ئەمڕۆ زمینی خۆیمان بۆ باسەکە بزانین ئەوانانە چین کە لێرە دەیخوێنێ ئەویش خاپتاری عومەرە ساریەگیان چۆنیت؟ باشی سپاس. ساریەگیان لە کێکەوە لە نووری حکمەیت چەند ساڵە بێت؟ 3 ساڵە من لە نووری حکمەم زۆر هەستێکی خۆشم هەیە کە لێرەم بۆ فێربوونی قورئانی پیرۆز. ئەوانانە چی لێرە ئیخوێنیت؟ وانەی تەجویدە کە بۆ فێربوونی پیتەکانی قورئانی پیرۆز تاوەکو جوانخەنەوەی قورئانی پیرۆزە و پەروەردەیە پێمانەڵێ کە چون بۆ هەر شوێنە ڕۆژکارتان چۆن بێت؟ بەڵێ. ئەیوانەکانی تر بەشداری بۆ منە حیفزت کردووە یان قیرائاتەکان یان بۆ جارە بۆ تەمەنی تۆ بچووکە؟ ئەروەڵا بەشداریم کردووە لە چەندین حیفزە کە بۆ لەبەرکردنی هەندێک سوورەتە کە بۆ ئەوەی کە زیاتر حیفز بکەین و تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەین. باش ساریە گیاوانەکان بێک و ئەخوێنن لێرە؟ نەوەڵا ڕۆژەکان جیاواز ینی هەفتەی چەند جارەی بۆ نووری حکمە؟ هەفتەی یەک جار دێین بەڵام کات و شتیان لەبەی نایە و چەندین ینی لەو ڕۆژە چەندوانەیە کە خوێنن بێکەوە؟ بەڵێ. سێوانە؟ بەڵێ سێوانە خوێنی. وانەکان چی بوون؟ وانەکانی تەجوید و پەروەردەی و قورئانی پیرۆز. قورئانی پیرۆز. ئەی لەبەرکردن هیچ لەبەر کردو تاوەکو ئێستا؟ من ئەلحەمدولیلا جوزئێکم لەبەرە بەڵێ کە ئیمتحانی ئەبێت یا بکەیت من ئەلحەمدولیلا نەوەم هێناوە. سپاس بۆ خوا ینی نەوەت هێنا لەو جوزئێک کە لەبەرت کرده بوو. بەڵێ. ئەها باشە ئێستا ئەتەوێ هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەیت؟ ئەرەوەڵا مامۆسات هەیە بۆ ئەوە یان ئەو تا خۆت زیاتر حەزەکەی لەگەڵ وانەکانی کە ئیخوێنی قورئانی پیرۆز خۆت لەبەری بکەیت؟ وەڵا خۆم حەز دەکەم ئەتوانیم لێرە هەیە مامۆستای تایبەت بە خۆت دانی بۆ حیفز کە ڕۆژی هەیە لاپەڕێک پێ لەبەرەکە یاخود سوورەتێکە پێ لەبەرەکە. تۆ تا چەندێکت لەبەر کردەوە؟ ینی ڕۆژانە هەفتانە چەندێک لەبەرەکەی؟ مامۆستات هەیە کە بڵێ ئەم هەفتەیە چەند لاپەڕێکم بۆ لەبەر کرد؟ من بۆ خۆم لەبەریەکەم ڕۆژی لاپەڕێک لەبەرەکەم ئیتر ئەوێ بۆ بەیانی مڕاجعەکەیتەوە و ئەم شتان. باشە وانەکان تا چەندێک لێیان ڕازی مامۆساکانتان لێرە مامەڵیان خۆشە ئەو دەرسانی ئەی خوێنن؟
الحەمدوللا هەمویان زۆر باشن من هیچ ناڕازیەکم نییە لە باشە چنێک لیان فێرە بن بوون ئەگەر پرسیارێکتان هەبێ شتێک کە تێنەگەیشت بن لەوانەیە کە ئەچن بۆ لایەن ینی پرسیاریان لێ ئەەکەن هەر شتێک نەزانن بەڵە پرسیاریان لێکەین بەڵام من وەک خۆم کە یەکجار شەرحی کرد ئیتر من لی تێگەم لی تێگەین قوتابێکی زیرەکی باشە ساریاگیان بێجگەر لەو وانانەی کە ئەی هیچ حەزەکەی لە داهاتوە وانە بڵێتەوە بە خوێندکاری تر لێرە لێرە چەند هینێکمان هەیە ئەبێ قورئانی پیرۆز 30 جوزئە ئەبێت هەر 30 خوێند بێت پاشان حیفزی هەیە هەر جوز بۆ منە جوزئی تا 5 خوێنی ئیمتیحانی تیاکەیت و بەپێی جوزئەکانە کە لەبەریەکەی کاتە قۆناغا نابڕی ئەو کاتابیتەوە بە ماسا بەڵام تۆ هەر لێسە هەڵی بۆ ئەیت ئەرەوەڵام من هەر لە ئێستا هەڵی بۆیم تاوکو دە ئیشاڵڵا بە مامۆسا بینینەوە لێرە باشە ساریگیان لە کاتی هاوی ناتەنهایی بۆ نووری حکمیان لە زستانی شا بە بەردەوامی تۆ لەوانەکاندا نابڕیت وەڵام من هەر بە بەردەوامی دێم بۆ حیکمە تەنانە لە کاتی قوتابخانە کە بە پەلەپەل دێمەوە و خۆمە گۆڕم و دێم بۆ ئێرە قوتابخانە قەتداو نابڕە بڵیتر ناچمەوە یان بێزار بوو نەوەڵە باش هۆکار چیەوە حەزەکەی بێت بۆ ئێرە وەڵا لێرە فێری قورئانە بیت و حەزەکەین فێری دینەکەمان بین و زیاتر کاتە ئێرە کەشێکی هەیە کە ئەتوانی هەم بابەتەکان فێربی هەمیش هاوڕێت هەیەوانە بابەت فێرەبی شتی تازە فێرەبی الحەمدوللا هاوڕێی زۆرم هەیە و هاوڕەکانیشم زۆر باشم بۆ زۆر باشە ساریاگیان حەز ئەەکەی لە داهاتووە بێژگەر لەوەی کە خۆت لێرە ئەخوێنی هاوڕێی تریش هەن بن بۆ ئێرە لێرە فێری ئەوانانە بن ینی کەسانێک کە لە دەروی حکمن من زۆر حەزەکەم تەنان ئەو هاوڕایانی کە لە مەکتەبم پێیاناڵم ئەڵم شتێکی وا هەیە حەزەکەم بێ سوودی لێ ببینیت ئامۆژگاری چێ بۆ ئەو مناڵانی کەسە لێرەوە سێرمانەکەن ئامۆژگاریم ئەوەیە کە خۆیان قەت لە دینەکان دانابڕێن و بێن لەم دەستگایە فێری قورئان ببن ئەو وانانی کە خوێن بێ وەکو ئێوە فێری بن ئینشاءڵڵا ئینشاءڵڵا دەی دەستەکان خۆش بە ساریاگیان خۆشحاڵ بووم ئینشاءڵڵا هەیە سەرکەوتنە بۆ خوازم نمەخانێک یەکێتر لە خوێندکارەکانی نووری حکمەیە یەکێکە لەو خوێندکارانەی کە وەزان ماوەیەکی زۆرە لێرە وایە نمەکیان لێرە لەکێکەوە لێرەی خۆش بناسێنی بە من نمە کامیل لە دەستگای نووری حکمە من وەڵاهی من لە مناڵیەوە هەر هاتوچۆی ئێراکەم بەڵام لەوەتی دەرس بخوێنم و فێری تەجوید و قورئان ببم لە 2018 بۆ 19 لێرە لە 2010 بۆ 2019 ینی ماشەڵڵا ماوەیەکی زۆرە بێ ئەو وانانە چی لێرەی خوێنی وانەی قورئان و پەروەردەی و تەجوید هەفتەی چەند جارەی بۆ ئێرە وانەکان چەند کاتژمێرە من هەفتەی یەک جاریم بۆ ئێرە وانەکان وەزان دەوری ساعت و نیوێک باشە کاموانانە زیاتر خۆت حەزت لێت یان ئەتەوێت یا شارەزابی پەروەردەی و قورئان باشە مامۆستاکانتان جیاوازە مامۆستای بابەتەکانتان یان ئەو تا یەک مامۆستاتان هەیە بۆ مامۆستاکان جاریوە هەیە بەدەست خۆمانە ئەگەر بمانێت چ مامۆستایەک دابینکەین و جاریوە هەیە هەر خۆیان دابینیەکان هەر مامۆستای دەرسێک جیایە ئەگەر مەسەلەن خۆ حەزت لێبێ ئەتوانی مامۆستای تەجوید و قورئانەکە و بکەی بە یەک مامۆستا تا چەندێک سوودت لە نووری حکمە بینیوە ینی جیاوازی چیە لەگەڵ بۆنمە هاوڕەکانت لە دەرەوە وەڵاهی من پێشتر پێشەوەی بێم بۆ ئێرە ینی کچێکی زۆر نامۆ بووم زۆرم هیچ حەزم لە پەروەردەی و ئەم شتانە نەبوو بەڵام لەوەتی لێرەم الحەمدوللا ئەنێ گۆڕانکاریەوە بینیوە باشە بۆچی ینی کەسێکە سەر ڕەنگە پرسیاکە بۆچی من بێم بۆ نووری حکمە بۆچی ینی نمە هاتووە وەڵاهی من لە دەرسی پەروەردەی ئاخاسان زۆر شتی زۆر فێربووین و ئاکارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و سونەتەکان فەرزەکان هەموو شتێک فێربووین لەوەتی لێرەم زیاتر نوێژەکەم زیاتر تاعاتی خوا ئەکەم ینی زۆر دڵم خۆشەکە لێرەم سپاس بەخوا نمەگیان ئێوە من هەشتان هەیە بۆ بابەتەکانتان یان ئەو تا بابەتەکانتان چین دیاریکراوە ئێستا هەر قورئان هەر سابتە ئەگینا جاریوە هەیە تەجوید مەرحەلە بە مەرحەلێ ئێستا ئێمە لە قاعدەی نورانیەوە چون بۆ کانیای ڕان لە کانیای ڕان و ئێستا ئارامی دڵانی پەروەردەیش بە هەمان شێوە قۆناغ بە قۆناغە باشە ینی ئەم قۆنا بەندیە تا چەندێک گرنگە ئێوە لە سەرەتاوە شتێکی سادۆ دەستان پێکردوە بەڵام ئێستا ئەگەر کەسێک لە دەرەوە لێتان پرسیار بکە زۆرتان شارەزایی هەیە لەو منهەجانەیە وانە بەڵێ ئێستا ئێمە لە کانیای ڕانەکەیە کە
دووەم مەرحەلە بوو تەنها تەجوید فێرە بووین بەڵام ئێستا لە ئارامی دڵانەکە ئێستا لەوەیەم شێوازی خوێندنەوەی پێغەمبەری صلی الله علیه و سلم فێر بوو یعنی چۆن ئەخوێنێتەوە و چۆن یعنی گرنگی بە پیتەکان دەدات. نمەگیان ئەگەر کەسێک بێەوە نوری حکمە پێویستە چۆن یەکەم جار بێت یان ئەوە تا چی بۆ کەسانە ئەڵێ کە حەزەکەن ڕووبکەن؟ وەڵاهی من وەکو خۆم هیچ شارەزای ئێرە نەبووم بەڵام سپاس بۆخوا دایکم و باوکم زۆر پشتگیریان کردم و لەگەڵەوەی براکانیشم هەر لێرە مامۆستان زۆر پشتگیریم کاتەوە بە خێزانی هاتوونە تێرەوە هەروەکەتان بەخۆی مامۆستا هەیەکەشم لێرێ باشە لە داهاتوە حەزەکەی ببیتەوە بە مامۆستایەک لێرە؟ وەڵی من ئێستا هاوڕێم هەیە لە تەمەنی خۆمان لێرە مامۆستا لەبەرەوەی قورانی هەمووی تاوا کڕوە و منیش زۆر حەزەکەم بگەمەوە قۆناغا تەلەبەی خۆم هەبێ یعنی دەرز بڵێمەوە. کاتە لێرە ینی گرنگ نییە لە چی تەمەنێکا بێ هەر ئەو قۆناغانەوە بڕ ئەتوانی ببیتەوە بە مامۆستا؟ ئەتوانی لە 10 ساڵیەوە ببی ئەگەر خۆ ئیهتیمام زۆر بەخۆ بێ یعنی ئێستا ئەگەر من ئێستا لە 5 جوزئیە ئەبێسی جوزئەکە تاوکەم ئەنج ئەبم بە مامۆستا زۆر هەوڵێم زۆر خۆم پێشخەم. کەسانێکن حەزەکەن ئای بۆ من ئەموانانە بخەن بەڵام زوو بێزارە بن ڕەنگە تااقەتیان نەمێنێ بەڵام ئێهۆ ئەبینن نعین بە درێژایی چەند ساڵێکەیەن بۆ حکمە لە کاتی دیاریکراوی خۆیان مامۆستای تایبەت و منهەجی تایبەت ئەخوێنن ئەمە قورس نییە؟ وەڵاهی من هاوڕێم هەیە لە مەکتەب زۆر پشتگیریەکەم ئەڵەم وەرە ئەڵێ من جارێ ناتوانم یعنی نازانم ینی ئێوە بە قورسی نابینن وانە؟ ینی ئەوە قورس نیە ئەگەر کەسێک بێوێت دەست پێ بکات بەم بابەتانە و گرنگیشە ئەگەر بە زۆری نەچیت نەوانە کاتە بێ بەدڵ حەز لە شتەکە بەدڵ یعنی خۆ حەزل لێبێ ئەنج بچیت دەسا من خۆم حەزم لێ بوو ئەلحەمدولیلا لەوانەیە هەتا مردن هەر لێرە بوو. باشە هیچ چالاکێکی جۆرا و جۆرتان پێکەن بێژگەر لە وانانی کە لە ناو دەستگا و سنتەرای؟ باڵێ ئەمان بن بۆ دەرەوەسە ئەمە پاخچەیە ژەڵان چاویلانمان دیوە و جاریوایە هەیە زۆر چالاکی هەر لە ناو سمینارتان ڕەنگە بۆ بکەن بتان بەنە دەرەوە بۆنە پێشنگای کتێب هەبوو مایەک لێمەوە پێش ئەمە وای کردو زیاتر ئاشنا و چاوکراوە بن ینی هەم مامەڵەتان جوانتر بێ لە دەرەوە ڕفتار و ئاکارتان تایبەت بێن؟ من ئێستا وەکو خۆم لە باخچە ژەڵانی چاویلان هیچ حەزم لێ نەبوو خۆم بچم بەڵام کە لێرە چون زۆرم حەز لێ بوو و جاریوە هەیە ئەمان بن بۆ دۆدربە ئەمان بن بۆ پارکەکان هەمووی زۆر خۆشە. کاتە چالاکی جۆرا و جۆرتان هەیە نمە گیان دەسەکانە خۆشم خۆشحاڵ بووم هیوای سەرکەوتنی زیاترە بۆ خوازم. یەکێک لە تایبەتمەندیەکانی دەستگای نووری حکمە ئەوەیە کە خوێندکارەکانی لێک ئاستا ناوەسن ینی زۆربیان هەم خوێندکارن هەم مامۆستاشن یەکێک لەو خاتونانی کە لێرە هەم ئەتوانیم نازانم پێی بڵم مامۆستا هەم پێی بڵم خوێندکار لەگەڵمانەیە مامۆستا هەسڵاو لێوێ چەندێکە بێ لێرەی و ئەگەر خۆش بناسێنی؟ وەڵام من لە مناڵیەوە توانم بڵم لێرە گەورەبوونم لێرە بووە هەر لە سەرەتای کردنەوە دامەزراندنی لقی سلێمانی لێرە بووە لێرە بووی. باشە وتم هەم خوێندکارە هەم مامۆستاش ئێستا پێم بڵێ لە چیا خوێندکاری و لە چیا مامۆستای؟ من مامۆستای مناڵانم لە ڕۆژی دووشەمان و چوارشەمان و شەمانیش و هەر لەگەڵ مامۆستایەتێکەشا خوێندکاری بەشی تەحفیزم. باشە چەندێک کات لێرە بەسەرەبەی مادام ینی هەم چەندێک کات وەڵا شەمان لە بەیانی تا ئێوارە دووشەمان لە نیۆڕۆ تا ئێوارە چوارشەمان لە نیۆڕۆ تا ئێوارە اینجا جاری وایە ئیشی تریشمان هەیە لە ڕۆژەکانی ترە زۆربەی کاتەکانی لە حیرەوە بەسەرە ماڵی دووەمە. باشە ئێرە چۆنە بینی ینی ئەم دەستگایە تا چەندێک بوونی گرنگە بۆ ئێمە مسلمانین کەسانێکی زۆر ڕۆکەنە ئێرە؟ وەڵا ئەلحەمدولیلا سوودێکی زۆری هەبووانی فیدباکمان وەرگرت بێتەوە لە دەرەوە خەڵک زۆر ڕووی تێکا لەخوا بەزیاد بە ڕۆژ زیاتر و زیاتر خەڵک ڕووی تێکا ئەلحەمدولیلا. مامۆستا ئێمە زۆرجار پەلەمانە لە فێربوون و لە خوێندنەوەی هەموو زانستە قورئانیەکانە بەڵام ینی ڕەنگە تۆ ماوەیەکی زۆر ئەنجا گەیشتبی بەم قۆناغانە ئێوە لێرە قۆناغەکانتان چۆنە چۆن تەلەبە وەرەگرن؟ ئێمە بۆ ئەگە لە قورئانە بڵین سەرەتای وەرگرتنی تەلەبەمان لە جوزی عەمەوە دەست پێکە کە جوزی عەمەی خوێن دوای ئیمتیحانەکرێ ئەچێتە تەبارەک دوای تەبارەک ئەنجا ئەچێتە ختم لا بقرأ دەست پێکاتەوە تاکو کۆتای هەرسی جوزەکە خوێنێت کاتە بە سادەی فێری ئەوانانە ناوەڵا ئەوش بچەند قۆناغێکا ڕوا بە ئیمتیحاناتی 5 جوزئی و 15 و 25 اینجا سی اینجا دوایەوە سەنەدی بۆ نووسرا لە لای مامۆستاکێ و ئیجازەی حەفظ وەرەگرێ اینجا ئەگەر بیەوێ قیرائەتی تر بخوێنێ. من خۆم کاڵم لە مناڵی و لێرەم
چەندێک خەریک بوون چەندێک 2010 ئیجازەی حەفزم وەرگرتووە دوای ئەو هەموو ساڵە اینجا لە 2010 دەتوانین شڵا بتمای هەموو قراتەکانی تری ئیجازەی شعبەشم وەرگر لە ئەم ساڵە پار وابزانم ئێستاش خەریکم بە تەمام دەستکەم بە 10 ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەی بابەتی حفظ لێرە تا چەند گرنگی پێدرێ ینی زۆرێک لە وانەکانمان باس کرد بەڵام بابەتی حفظ حەزەکەم کەم تا زۆر باسی لێو بکەین کەسانەکەن زۆریان حەز لە لەبەرکردنی قورئانی پیرۆزە بەڵام ڕەنگە سادە لێرە دەست پێ نەکرێت پێویستی بە کۆمەڵە قۆناغەیە ئەرەوەڵا بابەتی حفظ تقریبی 2 ساڵە لای ئەمە زۆر گرنگی پێدرێ الحەمدولیلا چەندین پرۆژە کراوەتەوانێ بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز کە خۆشەویەکێکم لە قوتابیانی ئەو پرۆژانە ئەم پرۆژەیە کە تازە دەستمان پێ کردو ئە قۆناغە تازەکەی تقریبی مانگێک نابێت دەستمان پێ کردووە و جوزمان لەبەر کردووە ئەمە بۆ ئەوان ئەو مامۆسانی ناو حکمەیەیانەوە تا بۆ کەسانی دەریشەم بە زۆری هەر بۆ ئەوانی ناو حکمەیە جارێ با بڵێن ئەو نەفراون نەبوو هێشتا کە بڵین دەرەوەی حکمە شوەر بگرین بەس ئینشاءڵڵا لە داهاتووە دڵنیام وای لەیە کە زۆر تەلەبی زیاتر وەرەگرن و لە دەرەوەی حکمە شوەرێگرن ئێستا بەهۆی ئەوەی کە مامۆستامان کەمە کە حافظ قورئان بنیان بەشێکی زۆری قورئانیان لەبەر بێ بەهۆی ئەوەیە تەلەبی کەم وەرەگرن بەس ئینشاءڵڵا لە داهاتووە حافزی زۆرمانە بێت و تەلەبی زیاتری شوەرەگرن باشە کەسێک کە قورئان لەبەر بکە هەموو تەمەنێک بوون ئەتوانیان ئەو تا چۆن ئێوە ئەو تەلەبانە وەرەگرن بەس ئەم پرۆژەیە تەلەبەی گەورەترە سەر و 18 ساڵیان وەرگرتووە تقریبا بەڵام مناڵیش دەتوانێت ئێمە بەشی تەحفیزمان هەیە کە مناڵی زۆر بچووک تەلەبەیە بۆ نمونە من خۆم لە بەشی تەحفیز مامۆستام مناڵەکانی لای من لە پۆلی 1 و 2 تەمەنیان ئاوایە هەمانە بچووکترن لە ڕەوزەن هەمویان قورئانیان پێ لەبەرەکەین الحەمدولیلا هەنێکیان جوزی عەمەیان تاو کردووە لە تەبارەکان هەتیاتی جوزی تەبارەکیشی تاو کردو ئێستا لە ختمە لە پۆلی 4یان 5 هەموو کەسێ توانای لەبەرکردنی نییە ئەمە نەبووتە گرفت ینی زۆر کەس حەزەکەن لەبەری بکەنیان ئێوە چۆن هەڵسەنگاندن بۆ ئەم خوێندکارانە ئەکەن کاتێک ئەم سوورەتانە لەبەرەکەن وەڵا ئەو کێشەیەمان هەیە با بڵین هەموو کەس توانای وەکو یەک نییە لە لەبەرکردنە بۆ نمونە بۆ مناڵەکان ئێمە ئەبێ پێیان لەبەر بکەین کە پێیان لەبەرەکەی مناڵی وایە 20 جار 25 جار بۆڵی تۆ لەبەریەکە بەڵام مناڵی وایە بەوەنە لەبەری ناکا بێ زۆر زیاتر بۆی بڵێت و جاری وڕاتە 40 جار و 45 جار بێڵینەوە اینجا وا خەریکە وردە لەبەریەکە دەوری ماڵۆژ زۆر کاریگەرە لەگەڵیان کە ئەبێ لەگەڵیانە بن و لەگەڵ ئێمەشا یارمەتیان بین ئێوە بەرنامە و پرۆگرامێکتان داناوە بۆ کەسانی کە تەحفیزەکەن کە بیریان نەچێتەوە یان زوو بە زوو ئێوە مراجعەیەکیان پێ بکەن و پێداچوونەوە بکەنەوە بۆ وانانی کە خوێندویانە و لە بریان کڕۆ من کە خۆم لە پرۆژەکەی خۆمانە مراجعەمان هەیە هەفتانە و ڕۆژانە و لە کاتی لەبەرکردنیشە ئەو مەقطعی لەبەر یەکەین ئەبێت چەند جارێکی زۆر بێڵینانە بۆ تەلەبەکانی خۆشم بۆ مناڵەکان بێژگەلۆی کە من ڕۆژانە نزیکی 40 جار بۆیان ئەڵێمەوانێ ئەو ئاەتە کە ئەبێ لەبەریکەنەوە ڕۆژە 2 هەفتە جارێک 3 هەفتە جارێک مراجعەی هەموو کۆنەکان سوورەتە کۆنەکانێکینەوەنێ مامسا نوها ئەتوان پرسم خۆت تا ئێستا چەندێک لەبەرە من خۆم 6 جزئم لەبەر بوو بۆ ئەم ئیجازەکانم بۆ حەفز و شوعبە کە ئەوە مەرجی تادە ئەو پێداویستی ئیجازەکە ئەو پێداویستی ئیجازەکە مەرج بوو بێژگەلەوەش کە ئێستا بەشداریان پرۆژەم کردووە تا ئێسانی جزئم لەبەر کردو بامسان هەبووی قورئان لەبەر بکەین ئامۆژگارێکی یانی سعیکردن تیا تایبەتە بێگومان هەر خوێندنەوەی هەر وشەیەکی بەخێر و پاداش وڵا ئەوە سعیکردنەکەی زۆر قورسە با بڵێم وڵی حفظ زۆر قورسە ڕەنگە بپی کەساتی کەسەکەش بگۆڕێ شێوازی سعیکردن بەڵام کە ئەی خوێنی تەوانی و هەستێکی ئیتر ئەو لە مشکتە ئەچەسپێ و لەبەر یەکیت و ئەچیتە شوێنێکانە پێویستیان بە ئاەتێکە بێکسەر تۆ حازری بێ ئەوی سێری قورئانکە یان شتێک یەکسەر ئەیڵێ هەستێکی زۆر تایبەتە و بێگومان ئەگەر بمانە و تەفسیری شۆ لەبەریکەنەوە ڕەنگە زیاتر ینی لە هیزرمانە بمێنێت بالضبط ئێمە بە تەفسیرەوە لەبەرێکینەوە هەر زۆر تایبەترە جا ئەشی نووسینەوانە قورئانەکە کە ئەو مەشئینان ئەو هینە زۆر تایبەتە زۆر نووسینەی قورئانەکە زۆر تایبەتە باشە مامسانها زۆرێک لە دامەزراوەکان لە ئاستێکان مێننەوە بەڵام ئێوە گۆڕانکاریەکەن ساڵ بە ساڵ یعنی پرۆژەی جیاوازتانە بێ کە خوێندکارانتان یان کەسانێک کە ئەیانێ بێنە حکمە سوودی لێ ببینن ئێمە هەموو ساڵێک خولی تازەمان هەیە پرۆژەی تازەمان هەیە وەرونام پرۆژی تەحفیزەکە باسم کرد ئەمە 2 ساڵە کراوەتەوانێ و ئەمە تازەیە یان خولی پزیشکیمان هەیە ئەمە بۆ خوێندکارانی بەشە پزیشکەکانێکینەوە ساڵ بە ساڵ شتی تازەتر فێرە بن شتی تازەتر ئەکەینەوانێ الحەمدولیلا بەرەو پێشوونی باشمان پێوابیرە سپاس دەکەین مامسانوها بۆ کاتێ بێ باشی دوای سەرکەوتن بۆ ئێوە و بۆ هەموو ئەو خوێندکارانی کە لە حکمە خەڵە دەکەن زۆر سپاسدانەکەین عەزیزتان کێشای خوا بەخێر زۆر سپاس دەکەم
پێمان وایە زۆرجار کە ئەو دەستگا و سنتەر و ناوەندانی کە هەن بۆ قورئان خوێندن تەنها گرنگی بە زانستەکانی قورئان و وانەکان دەوترێتەوە، بەڵام بێئاگالەوەی کە لێرە چەندین مامۆستای پەروەردەیی هەیە هاوشانی قورئان خوێندن و وانەکانی زانست و تەجوید و قیرائات و حەفظ، لێرە بابەتی پەروەردەیی زۆر جوان و گرنگ دەوترێتەوە. یەکێکیش لەو مامۆستایانەی کە مامۆستای پەروەردەیە و لێرە ئەزمموی لەگەڵ تەمەنە جیاوازەکاندا هەیە، مامۆستا لاوین سابرە و باس لەو وانانە دەکات و ئەو چالاکیە پەروەردەیانی کە لە دەستگای نووری حکمە ساز دەکرێت. مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێ و کاتێک باش. مامۆستا لاوین، ئەومان بیستووە کە ئێمە تەنها گرنگی بەلایانی قورئانی دەدەین، بەڵام ینی بێئاگالەوەی کە پەروەردەش بەشێکە لەوە و ئێوە تا چەند لە نووری حکمە گرنگی پێدەن؟ الحەمدوللا گرنگی زۆر زۆر پێین، ناوەکەشی بەخۆیەتی نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبێری، بەڵێ ناوەکەی خۆی بەخۆیەتی، یعنی ئەم دایک و باوکە کە مناڵەکەی ئەیاتە دەست ئێمە طبعا لێمە ڕازیە بۆیە، لە نووری حکمە ڕازیە بۆیە ئەم مناڵی ئەیاتە دەست ئێمە. باشە، مامۆستا خۆتان چەندێکە لێرەوانە ئەڵێنەوە بە تایبەتی وانەی پەروەردە؟ الحەمدوللا لە 2016 لێرین لە سنتەری. ینی لە کێکە وانە پەروەردەیەکان ئەڵێنەوە؟ حساب بکەین بڵێن لە 2017 یەکی 2017 لێرین. باشە، مامۆستا بێجگەر لە وانە پەروەردەیەکە بێگومان هەم خۆتان خوێنکارن هەمیش وانە ئەڵێنەوە؟ بەڵێ. ئەو وانە پەروەردەیانە چینکە ئەڵێنەوە؟ ئەو وانە پەروەردەیانی ئێمە مەرحەلە بە مەرحەلە هەمانە، ئەوەتە لە قۆناغی ئەگە بەعام باسیکن لە سنتەرا، بەعام عامەتەن ئێمە لە ڕەوزە و لە باخچەوە گرنگی بە پەروەردەیین و پاشان هەتا کۆتایی، مەسا هەتا ئەم خوێندکارە چێتە زانکۆ گرنگی بە پەروەردەی ئەدرێ و مەرحەلەکانی دواتریش مەسەلەن هەر دەرسیوانی تریش ئەخوێنرێت، بەڵام من وەک خۆم وەک مامۆستایەکی پەروەردەیی بە قۆناغی شەشی ئەڵێمەوە، ئێمە لە قۆناغی یەکەوە هەمانە هەتا قۆناغی شەش، پاشان نەوجەوانان ئەویش 2 کتابە، ئەویش بە 2 مەرحەلە ئەخوێنرێت. من کە مەرحەلەی قۆناغی یەک بە خوێندکارەکە ئەڵێمەوە، لەم کتێبەیە زۆر هەموو شتەکان بە تەفاسیلی باس کراوە، مەسەلەن نوێژ، ڕۆژ و باک و خاوێنی، تا هەموو بابەتەکان تەنها تیۆرین یان ئەو تا ئێوە دەست پەنجەتان نەرم کردووە لەگەڵ تەلەبەکانە؟ بە نمونە ئێمە سەلام عەلەیکوم ئەڵێین، ئەم خوێندکارە ئەچێتە دەرو پۆلەکە و یەتۆ ژوورەوە ئەمە سی چاکت بۆ نووسرێت بەم شێوازە، یعنی شتەکانی تریش هەتا کۆتایی. ئێمە کە شتەکە بە عەمەلی پێی ئەکەین، بۆ نمونە ئێستا ئەم هەفتەی پێشتر کتێبخانە کرایەوە، پێشەنگای کتێب کرایەوە، هەموو خوێندکارەکانمان برد، واتە ئێمە سەفرەشی تیا هەر ئەوە نیە هەر وشک و برنگ بێ، هەر تۆ لایەن ڕۆشنبیریەکەشیان باشە؟ بەڵێ، بە داتا شۆش هەر هەم خوێندکارەکە شتەکانی تێ ئەگەێنین، بە نمونەش بۆشی ئەەکەینەوە لە سەبۆردیش. ئێمە کاتێک باسی پەروەردەی ئەەکەین، پەروەردە یعنی شتێکە بناغەیە لە پێش تعلیمەوە، پێش ئێمە مناڵەکە پەروەردەی بکەین، پاشان فێری قورئانی بکەین، پاشان فێری خوێندن بکەین، پاشان وردە پێ ئەم مناڵە تا پێی ئەگەێنین. الحەمدوللا من خۆم هەر لێرە بووم، هەر یعنی مامۆستاکانی خۆشم ئێستاش سپاس بەخۆی گەورەکان بینن پەروەردەی دەستی الحەمدوللا. کاتەوە ڕۆژە لە ڕۆژان خۆتان تەلەبە بوون، ئێستا ئەوەی کە فێری بوونەی بەخشنەوە بە تەلەبەکانی خۆتان. مامۆستا ئەو تەلەبانەی کە لێرەن بەڕاستی جیاوازیان هەیە لە شوێنەکانی تر، بێگومان لە هەموو شوێنێ هەموو جۆرە تەبیعەت و هەموو جۆرە کەسایەتیەک هەیە، بەڵام بێگومان تۆ کە لە ناوەندێک چەند تەلەبێ کۆ بێتەوە، بێگومان ئەبێ ئەویان پێوە دیار بێ ئەو دابوو نەریت و ئەو ڕەفتارە جوان و پەروەردەیی کە لەوێ ئەخوێن. بتەکید ئێستا ئێمە هەر دوور نەڕۆین، کاتێکە باسی بابەتێکەکەین بە نمونە پاک و خاوێنی بۆ خوێندکارەکەیشی ئەەکەینەوە، ئێمە ئەبێ بڵین تۆ قوتابی قورئانیت، یعنی ئەبێ پێتەوە دیار بێت کە تۆ قوتابی قورئانی لە مەجلیسێکی قورئانە دانیشتووی، لای خوێندوتە لای مامۆستاکەت، ئەبێت پاک و خاوێنی بە یعنی بەهینەی با جلوبەرێک بە هەموو شێوەیەک پێتەوە دیار بێت کاتێک کە شتێک ئەکەوێتە سەرزەوی. ئەمە بە نمونەیەک یعنی هەشتێکی بچووک. مامۆستا ئەگەر بۆن بە کاتی وانە خوێندن، هەرچەند ئێستا وانە خوێندن لە شاری سلێمانی و بەتایبەتیش کێمە لە دەستگای نووری حکمی سلێمانین ڕاگیراوە، بەڵام لەگەڵ وانە خوێندنی مەکتەبدا ئێوە بەردەوام وانە پەروەردەیەکان هەر ئەخوێنن تەلەبەکانتان؟ بەڵێ بەتەکید کاتی داوامەکانمان ئێمە دووشەمان و چوارشەمانە بۆ خوێندکاری مناڵ، مەسەڵەن قۆناغی یەک هەتاوەکو قۆناغی زانکۆ هەمانە خوێندکارمان هەیە. پەروەردەیەکان هەر پۆلە و دراوەتە دەست مامۆستایەک و هەر پۆلێکیش یعنی قۆناغی خۆی جیاکراوەتەوە، مەسەلەن قۆناغی چواری خوێندکاری قوتابخانە لەگەڵ قۆناغی پێنجا تێکەڵاو نەکراوە، قۆناغی پێنج لەم پۆلای ئەخوێنێت بابەتی پەروەردەی، و بۆی لەگەڵ ئاستی خوێندکارەکەیە ئەو عیلمەی کە پێی ئێن
نە زۆر لێ قورسکەی و نە زۆر ئاسانیش بێ کە شتێکی زۆر باشی پێ بەخشی. مامۆستا زۆربەی کات کە دایکبووەکان یعنی خەمێکیان هەیە لە دڵاوی کە منداڵەکان ئەنێرنە شوێنێکی زانستی لایەنە زانستیەکەی خەمی هیچ لایەنە زانستیەکانی لە بەرەی فێرە بێ مناڵەکە بەڵام لایەنە پەروەردەیەکەی زۆر خەمی یعنی دایک و باوک و پەروەردەکارە لێرە ئەو دڵنیایی ئەیەن بە دایک و باوک کە بەڕاستی ئەم منداڵە پەروەردەیەکی جوان ئەخوێنێت. الحەمدوللا ئەروەڵڵا من زۆر یعنی کارەکانتان شایەتی ئەو ئێن. الحەمدوللا دایکی مناڵ زۆر یعنی خوێندکارەکە فێرخوازەکە دایکی فێرخوازەکە زۆر پەیوەندی پێوە کردم الحەمدوللا مناڵەکەم مەسەڵەن لەم لایەنەوە خراپە نوێژ ناکات. ئێمە جدۆلمان ناوتێت بە نمونە بۆ نوێژکردنەکەی باشوە یان بۆ نمونە هاوکاری من ناکات یان بێژوەیە کاتێک کە ئێمە لێرە قسەی بۆکەیندا ئەنیشین بە نەرمی بە هێواشی لەگەڵ ئەم مناڵ ڕەنگە قسەی مامۆستاکەی کاریگەری زیاتر بێ وەک لە کەسانی تر یان هاوڕەکانی ببینێن هەنێک شت ئەەکەن ئەوش دووبارەی بکاتەوە. بەتەکید وایە مامۆستا ئێوە گۆڕانکاریەکەن لە منهەجەکانتانە لە چالاکیەکانتانە عنی بەپی سەردەم خۆتە زانی ئێستا گۆڕانکاری زۆر هەیە منداڵ هەر لەوانە ماوە لە ژوورەکان بێنێت و چالاکی پەروەردەیەکان ئێستا خێوەتگە هەیە هەندێک چوونە دەرەوە هەیە ئەمانە گرنگن بۆ منداڵ ئێوە ئەم چالاکیانە ئەەکەن. ئەم چالاکیانە بەڵێ هەیە لە سنتەرە مامۆستا دڵسۆز سەرپەرشتیەکە الحەمدوللا مامۆستایەکی نەرمونیان لەسەر خۆیە ئەو سەرپەرشتی ئەو بابەتانە ئەکات بۆ یعنی ئەم خێوەتگانە ئەم چوونە دەرەوە سەیران ئەم ساڵ سەیرانمان پێکردن بە خوێندکارەکان یعنی زۆریشان پێ خۆش بجێ شانگۆڕی سەیرانکە کە هاتێ برمان نەدەرەوە یعنی هەر لە ژوور و هەر دەرس بخوێنن ئەمە مناڵەکە یعنی هەر وەک شتێک وەکو بەڵێ هەروانەیە کە خوێنێ و دوای سوودی لێ نابینێ. مامۆستا ئێوە بە پێی قۆناغەکان مامۆستا پەروەردەیەکانیشتان جیا کردوەوە بۆ نمونە کەسێک بە باخچەی ساوایان بڵێ کەسێک بە قۆناغی بۆ بنەڕەتی بڵێ ناوەندی بڵێ ئەمانە خۆتەزانی هەرێک قۆناغێکی جیاوازن. من وەک خۆم قۆناغەکانی هەمووی موتۆتۆ الحەمدوللا پەروەردەیە بەس ئێستا پۆلی 5 بۆ 6 ئەڵێمەوە قۆناغی پۆلی 5 بۆ 6 قۆناغی نەوجوانە مەسەڵەن لە 7 و 8 و 9 مامۆستایەکی تری بەڕێزی هەر وەک خۆمان هەمانە دەرسیان پێ ئەڵێن مەسەڵەن بۆ لە قۆناغی دوای نۆوە مەسەڵەن 10 و 11 و 12 بە قۆناغێکی ترە هەموو قۆناغەکانمان جیا کردەوە واتە هەمووی بەسەر یەکەوە مەسەڵەن تەلەبەکانمان نەکردوتە پۆلەکەوە. ئێستا بۆ نمونە من قۆناغی پۆلی 5 بۆ 6 قۆناغی 1 تا 2 3 مامۆستایەکی تر ئێڵێتەوە. کاتە ئەم پۆلێنەتان کردووە بۆ قوتابیەکانتان. مامۆستا لاڤین ئێوە چ ڕێنمایەک ئێن بە خوێندکارکێتە ئێرەیان کاتێ ئەوێت دەست بکا بە هەم قورئان خوێندن هەم بە وانە پەروەردەیەکان لێرە چۆن وەرەگیرێ چۆن دەست پێ ئەکات؟ بەڵێ قۆناغی لێرە ئێمە کاتێکە خوێندکارەکە وەرئەگرێن ئەم خوێندکارە یەکەم شت ئەبێ پابند بێ بەکاتەوە زۆر جدی بێت واتە کاتی خۆی خوێندکاریشتان هەبوو جدینە و بێ نەیتوانی بێ بەردەوام بێ. بەڵێ قسەمان بۆ کرد الحەمدوللا جدی بووە. ئێستا بۆ نمونە ئێمە ئاڵین لە هەفتێکە 1 ڕۆژت هەیە ئەبێ ئەم ڕۆژە تۆ سەعات 2 لێرە بێت. الحەمدوللا خوێندکارەکان خۆم پێش دوش لێرا بن کاتە پابندێکیان بۆ دروست بووە. الحەمدوللا ئێستا ئەمڕۆ حالیان 2 خوێندکارم 1 لێرە بووە لەگەڵ خۆما هاتووە چکار ڕۆژ بە حکمی و ڕۆژ کورد بۆتەوە ئەم خوێندکارە زووتریت بۆی چکار کاتەکانمان ئێمە هەمووی بەپێی وەک مەکتاب جەڕەسمیات ئەمە سەکاتی نوێژە کاتی خوێندنی وانەی قورئان کانیاوی ڕەوان پاشان پەروەردەی هەمووی بە تەرتیبی دانرا. کاتە سوود لەو هەموو کاتابین کە لێرە ینی تەواجودیان هەیە. بەڵێ الحەمدوللا هەمووی ڕزمەندی پۆلێن کراوە. بەڵێ الحەمدوللا ئەو کاتانە زۆر باشە بۆ کاتی وەرگرتنی خوێندکاریش ئەمە هاوینان خولمان هەیە خولی هاوینەکانتان جیاوازە لە خولستانەکان. بەجارێ خولی هەمیشەی وەربگرێم خوێندکارە 3 مانگ بەردەوام بێ ئەم 3 مانگە کاتێکە بەردەوام بوو ئەم 3 مانگە بەردەوام بوو پاشان یەتە دووشەمانیان چوارشەمە. خۆشەویستان دەتوانین بڵین ئەمە شتێک بوو لە خەرمانێک بەشێک بوو لەو کار و چالاکیانەی کە لە دەستگای نووری حیکمە بۆ ڕۆشنبیری و پەروەردە لە سلێمانی کە پێشکەشمانکردن بەڵام ئەمان بەردەوامن بە پرۆژەی جیاواز و ناوازەوە ئومێد دەکەین لەم دەرفەتەیە توانی بێتمان هەندێک لەو کار و چالاکی وانە و خزمەتانی کە لە دەستگای نووری حیکمە پێشکەش دەکرێت بۆمان گواستبێتنەوە و پێشکەشمان کردبن هەتا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرین هەر شاد و کامەران.